ئیسڵاو ڕێز بۆ هەموو ئازیزان و هەموو خۆشەویستان حەراوەڵا ئاجلەکانیشم لە دەرەوە هەڵخستووە خواکوێرایمدا ئەویش دیارە قەیداکەدەی ئەبزانین پیاوی فەقیر چۆنە هەمووتان بەخێر بێن سەر چاو عەزیزانی من بەخێر بێن یاخوا ڕێز و ئیحترام بۆ هەموو لایەکتان هەیە بەخێر بێن سەر چاو باش عیبی نییە چیتان یەکەم لەوە زیات خزمەتتان ئەکەم خزمەت بەخێر بێن سەر چاو دەنگ عیبی نییە کاکە دەنگ چۆن نییە بەساقە باسی شتێکی تۆ کاکیچ دەنگی چی شتی چی دەنگی ئارام ئەحمەد دایمە هەیە خاڵ خەمتان نەبێت چۆن بەزەوێت تۆتە شوێنەکەم ستراتیژی نییە و تەواوی نایەتە شتێکی ئەو تۆ نیە ڕاستی گوڵ و مڵ و شتەکانیشم جوانە عیبی نییە هەموو ئابم برا ئاوا کاقی ناوە تۆزێ جوان بی بە قوربانێ بە تۆزێ جوان بی چاوەکەی من عزیزان ئەم شەو باس لەسەر کۆمەڵێ دز و جەرداکەین و باسی دوو کەسیش ئەکەین کە لە کەلارە لەلایەن هێزەکانی ئاسایش و ئەوانەوە ڕفێنراون ئەم شەو لەسەر ئەوە کۆمەڵێ قسەتان بۆەکەم و باسی هەموو ئەو دزانەی مەرزی پەروێزخانتان بۆەکەم کە چۆن دەستیان سوودە بینە قاقای خەڵک چۆن ئەو گروپە مافیایی گۆڕان و یەکێتی بەیەکەوە لەو مەرجەیە خەریکی دزی و جەردەین و هەموو مەکۆکانی دەربەنی خان و کەلار و چۆکێ ئەوانش دیفاعیان لێکەن و پشتیوانیان لێک هەتا بەڕێزان کۆوە بنەوە وردە وردە ئەچێ ناو قسە و باسەکان دەنگ زۆر باشە بڵێم چی کاک دەنگ باوەڕ ناکەم عیبی هەبێ بەخۆ چیتان یەکەم لەوە زیاتر ئێستا چۆنە کاکە ئێستا چۆنە جەماعەت هابات دەرمانەکەیش تەرتیب بکەینە ئەمە چییە ئەم گیایە ئەم گیاژاڵێ ئەوەش بخۆینەوە باش ئازیزان هەمووتان دەزان قسەکردن لەسەر ئەم دەسەڵاتە بەڕاستی قەت کۆتایی پێ نایەت هەر لەبەرەوەیشە لە دوای 30 ساڵ ئەو کۆمەڵگایە کە ئەیبینی چی بەسەر هاتووە و جگە لەوەی کە کۆمەڵی خەڵک بە ناوی سیاسیەوە خۆیان دەوڵەمەند کردووە و ئەو کۆمەڵگایش ئەوە حاڵەکەیەتی کە هەمووتان ئەیزانن دوو کەس کە فەرمانبەری دەروازەی پەروێزخان بوون چەند ڕۆژ بەر لە ئێسا ئەمانە لە کەلار لە ماڵی خۆیان ڕفێنراون هەڵبەتە خەڵکی گەرمیان و ئەو دەڤەرە باشە زانکە ئەم دوو کەسە لەسەر چی و بۆچی دەجی کراون ئەوانەیش بە ناوی ئارام حەسەن سایەخان کە کاتە هاوسەری شەرمین عەلی ڕۆژنامەنووس کە لە سەرەتای دروستبوونی دەروازەی پەروێزخانەوە پێم وایە لەوێ ئەو کوڕیان فەرمانبەر بووە دواییش هاوسەرەکەشی لەوێ فەرمانبەر بۆ تاکو ئەم کۆتاییە کە دەرکراون پێشتر عەباس کە شەریکە دزی کەسێکە بە ناوی سووتە و هەر سێمەکۆکەی کەلار کفری دەربەنی خان واتێ گەیشتون ئەمانە واتە ئەم ژن و مێردە بەڵگەی سەلمێنراویان هەیە کە ئەم عەباسە و هێمنی حەمەنووری و ئاواتی شێخ جەنا بۆ هەموو ئەوانە خەریکی دزی و جەردەین بۆیە پیلان دانێن کە لە ڕێگای ئەم خالیدەوە کە بەڕێوەبەری ئاسایشی مەرزەکەیە بانهێش بکرێن مۆبایلەکان لێ بسن بزان ئایا چی تایە چی تیان نییە بەڵام پێچی ئەمەشیان بۆ مەیسەر نەبوو بێت بۆیە هەڵەسن بە ناچاری ئەم دوو کەسە لە مەرزەکە دەرەکەن و ئەیان گوێزنەوە بۆ ناوشاری کەلار بۆ ئەوەی کە لێیان دوورکەونەوە و مەلەف و دزی و گەندەڵەکانیان بڵاو نەبێتەوە لەسەر و ئەمەیشەوە هەر ئەمانین ها دەیان کەسی کەی دەرکراون کە ئەم لەگەڵ ئەم تیمە نەهاتوو لەگەڵ ئەم تیمە مافیا و قاچاقچی و دز و جەردەیە
لا چەند ڕۆژی ڕابردووە هەتا ئێستا ئەم دوو کەسە ژنوە ئەم شەرمی عەلی و ئەم ئارامی هاوسەری پێم وایە لە ئاسایشی سێمانین یان زیندانن ئیتر نازانم بەڕاستی کەی ئازادەکرێ بەڵام ئێمە بەحسەکەمان ئەمە نییە. ئەم گرتن و فڕاندنە بە دەرەجەی یەکەم دەستی ئەم عەباس و هێمن و ئەم گروپی مەرجەکەیە لە ڕێگەی ئاواتی شێخ جەنابەوە. وەکوتیشم ترسە لەوەی کە ئەمانە پێیان وایە کە مەلەفیان لەلایە ئەتەسن بڵاوی بکەنەوە و خەڵک شتەکان بزانێ بۆیە ئەیانوێ بە هەر جۆرە بێ شەڕیان پێفرۆشن. ئەگینا تۆ لە مەرجەکە دەرێکردوون ئیتر قشێ بەسەریانەوە. بۆچی ئەچن تاقیبیانەکەن؟ بۆچی ئەچن ئەیانن بەگرت؟ بۆچی مەسەلەن شکاتیان لێکەن و ئەوەکەن؟ باشە لەسەر ئەمەیشە کە ناچارە بن کە ئارام و هاوسەرەکەی دەربکەن و وەکو دەریشیان کرد. پێم وایە ئێستا لەناو کەلارە دەوامەکەن و ئیشەکەیان لەوەیە. کاتێک کە ئارام دەرەکەن ئارام هەڵە سێش کاتەکە لە ئاواتی شێخ جەناب. حەقی خۆشێتی بەڕاستی کە شکاتی لێکردووە لە دادگا لەبەرەوەی کە ئایا لەسەر چی دەرکراوە؟ ئەمە چ خراپەیەکی هەیە؟ چی کردووە؟ چی نەکردووە؟ خۆ لەسەر دزی و گەندەڵی و بێڕەوشتی هیچ کەسێ دەرناکرێ. ئەو کەسانی کە دەرەکرێن لەبەرەوەی کە لەگەڵ دزی و جەردەیەکانی ئەوانە نایەنەوە. کاکەژیان ئێوە کەم دزیکەن، کەم جەردەیەکەن، با مەلەفی چەپەڵیتان نەکەوێتە بەردەستی ئەم عالەمە و با بڵاو نەبێتەوە. یعنی تاوانەکە تاوانی خۆتانە. حتا ئارام برایەکی هەبووە کە لە کۆمپانیایە لەو مەرزایشی کردووە ئەویشیان دەرکردو جەنەبا لێ نەبێ. یعنی بە ئاشکرا ئەم عەباسە وتوێتی ناهێڵم هیچ کەسێکی ئارام و خێڵی سایەخان لەو مەرزا بوونیان هەبێ. باشە هەتا تۆمەتەکانی ئەمانە دژی ئەم ژن و پیاوە بەڕاستی پوچ و بێمانایە. باشە ئێسێ شۆکو بە دەستم گەیشتووە بە بڕیارەکە بڕیاری نازانم مادەی 341 ئەم مادەیە واتە خراپ بەکارهێنانی دەسەڵات. باشە جا دەسەڵاتی ئەوان چییە؟ ئەبێ مۆزەف دەسەڵاتی چی بێ لە ڕاستیە؟ ئەگەر لەسەر خراپهێنانی یا خراپ بەکارهێنانی دەسەڵات ئێوە خەڵکەگرن وەڵای ئەبێ مەسعود بازانی 50 ساڵکە نەژوورەوە، ئەبێ نێشی 100 ساڵکە نەژوورەوە، ئەبێ مەسعود 100 ساڵکە نەژوورەوە، بەخوا ئەبێ قوباد و پاڤێڵ لە سێدارە بن 1000 ساڵکە نەژوورەوە، بەخوا ئەبێ شەناز و لەتیفە بەنداودس 1000 ساڵکە نەژوورەوە، بەخوا ئەبێ تەنەکە بەسن بە کلشی ئاواتی شێخ جەنابەوە. باشە ئەبێ تەواوی ئەو زوجەدانی کە لە باشووری کوردستانە هەیە هەمووی بخێتە زیندانەوە. ئەگەر مەسەلەی بەکارهێنانی دەسەڵات خراپ بەکارهێنانی دەسەڵاتە ئەبێ هەموویان بەڕاستی بان لێ بکرێ. باشە دەوەرن کاکەم هەزاران بەڵگەتان بەمێ لەسەر ئاواتی شێخ جەناب لەسەر ئەم عەباسە کە گوایە گۆڕانەوە ئێستا بەڕێوەبەری مەرجەکەی پەروێزخانە. باشە ئایا ئەمانە نەک هەر خراپ دەسەڵاتیان بەکارهێناوە بەڵکو شەو و ڕۆژ خەریکی دزی و جەردەین بەڕاستی ئەمانە کاکە. بۆیە ئەمانە لە ڕێگەی کلکەکانیانەوە ئاواتی شێخ جەناب ئێوێ ملی ئەم دوو کەسە بشکێنێ. ئێ بۆ کاکە ئێوە بۆ نەم ژن و پیاوە تۆقیون. ئەمانە چیان کردووە بەڕاستی؟ چیان کردووە؟ خۆشەویستانی من لەو وڵاتەی کە ناوی باشووری کوردستانە ئەوەی کە دز و جەردە نەبێ سەی لە جێگەی نابێتەوە. ناتوانیت تۆ نانێ بخۆی لە شوێنەکە ئەگەر دز و جەردە نەبیت. یا ئەبێ سەر داخی هیچ نەڵێ ئەم لێرن بەمدایە هەرچێکی بەرامبەرەکەن نابێ هیچ تێ بڵێ. بۆیە کاتێک لە دەوام ئەگەڕێنەوە دەوری ماڵەکەیانێن زۆر ناجوامێرانە هەردووشیان ئەڕفێن ئەیان بن بۆ سیمان ئەنەخەن زیندانەوە. جا دوێنێ عەزیزان ئاواتی شێخ جەناب چی وتووە؟ پێرێ عەفو نەک دوێنێ خەتای ئەمانەیە ئارام مەحمە وەکو سەگ بەسەر منە ئەڕشێتەوە. جارێ ئاوات خۆت وەکو سەگ ئەڕشێتەوە بەڕاستی بێئەدەب. باشە ئەو هەموو تەمەن و ساڵەت هەیە بەڵام ئێسش فێری ئەخلاق نەبووی بەڕاستی فێری قسەکردن نەبووی فاسدی دز و درۆست بەڕاستی. وەڵڵاهی ئاوات تو هەر پیاونی بەڕاستی ئاواتی شێخ جەناب تو هەر پیاونی ئەسڵەن هەتا ئوسوبیشی لە پیاو ناچێت بە باش بیزانیت. باشە ئەگەر خۆت بەڕاستی ناپیاو نەبوویتایە بەڕاستی وا بە ئارام مەحمەد ناوت. تۆ وازانی ئەو قسانەی کە لەسەر ئارە خواردنەوە ئەیکەی پێم ناگاتەوە. وازانی ئێوە کە بە یەکەوە ئارەکە خۆنەوە زۆر دۆسی یەکن زۆر برادەری یەکن ئێوە هەمووتان دزن بابە ئێ دز کوا ڕەفاقەتە زانێ. باشە دز بێڕەوشتە کوا ئەخلاق زانێ. ئێوە بە یەکەوە ئەخۆنەوە ئەمتانیە باسی ئەوتانەکە ئەمتانیە زەمی ئەوتانەکە ئەمتان مەلەفی ئەوتان بڵاوەکاتەوە. ئێوە کەی ئەخلاقتانێ ئێوە کەی پیاون ئەسڵن ئێوە کەی ڕەفاقەت ئەزانن ئێوە کۆمەڵە ئینسانی دز و جەردە و بێمەعنا و بێڕەوشتن بەڕاستی هیچ شتێک نازانن ئێوە. جا ئەمە عەزیزان ئەم ئاواتی شێخ جەناب لە حەفەی شوباتە ئەو کاتێککە گەنجانی یەکچێتی وە گەنجانی گۆڕان لە ناو سلێمانیە شەقیان لێگەڵەیە پەلامار یەکتریان ئەدا. ئەم گەنجە بەدبەختانە دوای یەکێتی گۆڕان کەوتون ئاستا ئەی گۆڕین لەگەڵ یەکێتیەکانە. لەو کاتەیە ئاواتی شێخ جەناب لەگەڵ شێخ جەعفەرە لە باخەکەیانە خەریکی ئارە خواردنەوە و سوێسکە ئەبژێن. من هەواڵەکەم پێگەیشت
باشە بڵاوم کردەوە لای لەسەر کرد هەر لە کاتی خۆیان لەو کاتەیە لای لەسەر کردەوە کەچی پۆلیسێکی داماوە کە حرەسی بوو چوو پۆلیسەکەی دەرکردەبوو توی تۆ زانیاری منەداوە بە ئارام ئەحمەد اینجا هەسا بوو بۆ بەیانیان لە گردەکە ژوراوژر ئەگەڕا یەخەی بە عەبدوڕەزاقی KNN گرتووە ڕێگەی بە ئازادی کاکەڕەش گرتووە ڕێگەی بە هاندەری جەمال ڕەفعەت گرتبوو باش چونکە ئەمانە لە هۆڵەندا ڕەفیقی و لە من نزیک بوون وایە زانی کە ئەمانە ئەو قسەیان پێوتوون کورە هەی گەمژە پێشمەرگەیەک لە بازگەیەکە تۆی بینی بوو کە چوو بووی بۆ ڕاو و ئاسک و ئالم بابەتانە و ئاگای داوەتەکە بوو ئەو بەمنی و چی ئیراقی بۆ لە جات خوا سەرچاوەی ئارام ئەحمەد ئاواتی شێخ جەناب تۆ بۆ هەموو سەکرانیەتەوە تۆ بی کەشفیکەی وەڵاهی بۆ مردن باشە من بەڕاستی باشە تۆ کەشفیکەی سەرچاوەی زانیاری ئارام ئەحمەد ها باشان ئەگەر ئێوە ئەمەندە پیاون ئێ بۆ وازە دزینیان کاکە ئێ با باسان نەکەم گەندەڵی مەکەن با باسان نەکەم ئەی هاوار بێشەرەفی مەکەن با باسان نەکەم ئێوە گروپێ دستان لەو مەرسا پێکێناوە بە پاڤڵ و قوباد و هەمویان ئەڵێم ئێمەش باسییان نەکەم کاکەشن لە بەبەدەر ئادەی پەلاماری کێم ماوە زەحمە نەبێ کە کەسی شەریف و کەسی ڕازگە و ئالەم بابەتانێ ئەبێ جوێن و سوکاکین بە چێ کرد بێ کە ئینسانی شەریف و پاک بێ بەڕاستی ئێوە خەڵکتان هێناوە لە ساڵی 2018 فرسی پێ نەبووە فلس ئێستا لە سلێمانی شاری هەیە دەی خواتان بێ چۆن بە 5 ساڵ ئینسان ئەبێ بە خاوەنی 700 میلیۆن دلار ئەخر چۆن کاکە با من تێ بگەم بەڕاستی ئەمە چۆنە ناویشتان ناون سەرمایه‌داری نیشتیمانی کە من ئەڵێم سەرمایه‌داری دەست پێتان ناخۆشە قسەکەی من ڕاستە کاکە خۆ خوا نەخواستە من ئیهانە بێش کەسێ ناکەم بەڕاستی کۆنە سوالکەرێکتان هێناوە بە ناوی مەلایاسینی ژنباز یا ژندز ئێستا من خۆش کردووە لە زەویەکانی ئامادەی بەکرەجۆ باشە لە قوتابخانەکەی جەمالتایەر لە توی مەریک ئەویش برزێ ئەویش قوت بدە باشە ئەم مەلایاسین و ئەم دەوڵەمەنە عەرز دزانە باشە هیچ شتێکیش نازان ها ئەم سەرمایەدارە هەڵتۆقیوە دزانە هیچ نازان عەرزیان بەرێ بە خۆڕایی شوقە خانوو دروستکەن داهێنانیە نییە تڕەکەڵەکی شوقە و خانوو ئیتر خۆ ناتوانن شەریکێ دابنێن داهێنانێ بکەن دەهەزارکرێکار ئیشی تیا بکە خزمەتی ئەو وڵاتە بکرێت هیچ نازانن عەرزەی بەرێ بە بەلاش مهندیس بێنە بیکەرەوە بە شوقە بیفرۆشە پارەکەی برزە جاوەکەی داهێنانەکە کەشە ئەو چییە کەچی جەماعەتی گردەکە زۆریان هێناوە بۆ مامۆستا دڵشاد عومەر بەڕێوەبەری پەروەردەی سلێمانی کە ئەو زەویانە ئیمزا بکا بۆ مەلایاسین هەتا ئێستا مامۆستا دڵشاد بۆ ڕازی نەبووە هیوادارم کە مل نەیە و هیوادارم کە ڕازی نەبێ و لەسەر هەڵوێستی خۆی سوور بێت باشە ئاتی شێخ جەناب تۆ لە ڕاپەڕینەکەەوە لەسەر چنار هەی ئارەق خۆر شەوانە بەس خەریکی ئارەق خواردنەوە هەیە تو ئارەق بە پیازەوە خوا ئارەق بە تورەوە خوا تور باوکە نەڕۆ باشە تور تۆ ڕاپەڕینەکەەوە خانوویەکە لەسەر چنار داژی کردووە بە هەر چواردۆرەکەیەوە خانووی خەڵکە کاکە تۆ دزیوتەوە خانووی سەر چناکە تێیاژیت کاکە تۆ دزیوتە خۆ ئەمە خوا نەخواسە من درۆ بۆ ناکەم برێ من ئەگەر منش خانوویشی وام دزی پەنجەکەم بە چاومە بڵێ ئارەمام تۆ دزی کردو کاکە توش خانوویەکە دزیوە لە فڵانشن داناوە بن منە کاکە تۆ ئاوات قایم قام بووی کاکە ژیان 1 ملیۆن دیناری سی دزی بوو جەلال تەڵەبانی کرد کوژەی کردی لەسەر دزی 1 ملیۆن دیناری سی دیار نەما حەپەل لەوش خوارد بیت کاکە من نازانم ئاوات تۆم هەموو پارەی بۆ چیە کاکە حرمەتم بۆ هەموو گوێگرەکان هەیە خۆشەویستان پیاوکە نەسەری ما نەژێری ما ئەیتە پارەی بۆ چیە کاکە تۆ نەئەتوانی چوار پەراسوو بکڕێنیتەوە نەئەتوانی شێت سەکسێکی شکەی هەموو پارەی بۆ چی ئاوات خۆ ئەمەشی پێ ناکرێت کاکیژیان ئەڵێ پیکا بە کۆنەکانی هینی سەردەمی ئەها بە تاڵ و جا سەرەکەوت ئەبێ هندلێ پێ لێبن ئەوەشی بۆ ناکرێت کاکە ئەبێ بە هەورازە سەرکەویت کاتە تۆ ئەم هەموو دۆلارە بۆ چیە کاکە ئەم هەموو پارەیە بۆ چیە تۆ تاکەی هەر کەڵەکەیەکەی تاکە هەر ئەیدزی کاکە یعنی ئەم پارەیە بوو بۆ چی خۆ باشە ئێوە کاکە خۆ ئێوە چی نازانم ئێوە حوتن ئێوە چ دەعبایەکن کاکە جا عزیزان سێری ئەمەش ئەیجارمەوە هەر بۆ تاریخ ئەیجارمەوە عزیزان بەخوا بە گۆڕی حاجی عەلی باوکم ئەوەی کە ئێڵێم یەک بوشەی ڕاست و درویتیانە باشە کە لە دادگایشە ئەگەر بچی بۆ سێمانی دادوەر قورئان تەیە ئەڵێ بڵێ بەم قورئانە ئەوەی ڕاستەڵێم منیش بەم قورئانە ئەوەی کە ئەیڵێم ئەمە ڕاستەکەیەتی ماوەیە بەر لە ئێستا ژنێ تەلەفۆنی بۆ کردم باش تەلەفۆنەکەم هەڵگرت و فەرموو وتی کاک ئارام سڵاو وتم سەر چاوەکانم دادەجێ وتی ئایا منە ناسیت وتم نە وەڵڵا ناناسم چی جەناب وتی من ڕۆژنامە نووسم و ناوم شەرمین عەلیە گۆڕان بووم و پەیامێری کێنین بووم و ئەرم بابەتانە وتم وەڵڵاهی بمبوورە بەڕاستی من تۆ ناناسم چونکە من لەهۆ ئەوروپام و سەرم قاڵە و ئاگاداری نیم بوو بەخوا نێشم بیستووە حتا تۆ
تۆزێکیش پێم ناخۆش بوو ها خۆشەویستان هەندێک حاڵەت هەیە کەسەکە وای بیرەکاتەوە کەس ناسراوە و معتەبەرە و ڕۆژنامەنووسە و ئەوەیە کە من ئەڵێم ناسم ناخۆشە بۆی یانی هەستمە پێکرد بەڕاستی کە پێی ناخۆشە بەڵام من ڕاستیەکەم پێوت بۆ ڕاهی دادەجێن ناسم بەڕاستی اینجا خۆی ناساند وتی من ناوم شەرمین عەلیە ڕۆژنامەنووسم خەڵکی کەلارم لە مەسجد پەروێزخان کارەکەم ئێوتم باشە بفەرمون چاوەکەم چی دەوێت باش نییە بەڵام ئەوش وتم بەخوا هەر ناناسم ئێساش پیا ڕاست بڕۆ وتی پرسیارێکە لە یەکەم ڕاست بڕۆتم جا فەرموو کە خۆ بۆچی ڕاست دەڕم وتی ئایا من زانیاریم یاوە بە تۆ لەسەر مەزەکە ئێمەش دادێ خۆم تۆ ناناسم تۆ یەکەم جا لەگەڵ من قساکەیت تێگەی کە مادەم ناناسم یعنی خۆت ئەزانی نە بەخوا لە ژیانمە هەر قسە بە تۆ نەکردووە چاوەکەم نە ئەو ناسم و نە هیچ زانیاری شوشتی چی اینجا لە دوای یاوتیشی خۆشەویستە تەمان زۆرم پێ ناخۆش بوو ئەوە وتی کاگەران ببوورە دەنگەکەم ڕیکۆرد کردووی ئەیەم بە بەڕێوەبەرانی مەرزەکە باشە بۆ ئەوی بزان بەخوا من ئاگام لە هیچ نیۆ زانیاریم بە تۆ نایەوە بە کەسم نایەوە تۆ سێریکە تۆ بە عەباس هێ من ئاواتی شێخ جەناب تا ئەو دەرەجەیە تۆ بێشەرەف بن ئێوە تا ئەو دەرەجەیە ئێوە بێئەخلاق بن ژنێشی قوربەسە لەو کەلارەیە لەو گەرمیانەیە وا لێ بکەن بێ تەلەفۆن بۆ ئارام ئەحمەد کا پاکانە بکە بۆ ئێوەی بێشەرەف و بێقیمەت لەبەرەوەی کە زانیاری نایەوە بە ئارام ئەحمەد ها هەی بێ ئابڕووینە لە دوایشە ئێسش عاقبەتێ تووشیان کرد و هەرگرتیان ئەیلەوە تۆ تا ئەو دەرەجەیە بێشەرەفیت ئەو نەز و فشار بۆ ژنێکی داما بێنی ژنەکە تەلەفۆن کە خۆی بناسیێنێ بڵێت خوا من زانیاریم ما بە تۆ نەوەڵدادەجێن تەنێشی بە قوربانە بێ جا من هەموو کرد زانیاریم ئاەتێ بە ساق هەموو کرد لە زاخۆ هەتا هەڵەبجۆ تێڕۆ بیارە کاک دوێنێ شەو ئێستا بۆتان باس دەکەم لە مەرزەکەەوە دەیان زانیاریان بۆ نردوم هەر لە مەرزەکەی پەروێزخانەوە کاکە هەر لە بن کلشی عەباس و هێمن و ئاواتی شێخ جەنابە چی داخل بۆ بەدبەختانەوە هەیەوە کاکە شەڕ بۆ بەوانە فرۆشتن کاکەجیان ئێوە دەرپێکانتان بەتەرەوەیە ڕەفیقی خۆتان بەیەکەوە ئەچن بۆ ڕاو ڕەسمتانەگەی ڕەسمەکان لێرە بۆ ئارام ئەحمەد تەواو ئەوەیە کاکە چونکە ئێوە کۆمەڵی ئینسانی دزن دست ڕەفاقەت نازانێ دست ناتوانێت هێنیەکتر بپارێزێت باباش بیزانین ئێوە هەمووتان دزن باباش بیزانین ئەمما کەم بن بە فڵانە کەس بە ئارام ئەحمەد ئارام ئەحمەدەوە دزیەکان ئەوە بوو ئەوە بوو ئەوە بوو تەواو ئەوە بێشەرەفی ئێوەیکە دوجار خۆی وتی ببوورە کاگەرام لەم دەنگەم ڕیکۆرد کردووە ئەیەم بەوانەی مەرزەکە چی بکەم چارەم نییە و ئەزانم زانیاریم بە تۆ دەرەجام لە تۆ ئەناسم و بەخوا نەمێردی ئەناسم و بەخوا لە تۆ زانیاریم وەرگرتووە و ئەو هەموو خڕۆژانە خەڵک زانیاریم بۆ ئەنێرێ و ئیتر ئەمە بێشەرەفی ئێوەیە کاکە ئەمەیە ژنێکی قوربەسەر تا ئەو دەرەجەیە تۆ زۆری بۆ بێنی زۆری بۆ بێنی کاکە ئەمە ملهوڕیە لە ڕاستیە ئەمە بێشەرەفیە بەڕاستی کاکە ئەمە بێشەرەفیە باشە دوێنێ شەو لە مەرزەکەەوە هەموو ئەم زانانی کەس بۆتان باس دەکەم دوێنێ شەو بۆم هاتۆ باشەوە ئەم تیمە دزەکەی مەرزی پەروێزخان عەزیزان ئاواتی شێخ جەنابە شێخ ئەحمەدی نۆکانە عەباسی سمەکەر کوژە عەباس ئیسماعیل هێمنە کەسێکە بە ناوی بێسن کە پێی ئەڵێن سووتە گۆڕان و یەکێتی بەیەکەوە باندێکیان لە هەرە دزە بێ ڕەوشەکان پێکێناوە لە بەرچی پەروێزخانە باشە ئەمانە باندێکی ژنباس فەساد بێڕەوشت دز و جەردە درۆزن ڕاوچی پارە ڕاوچی ژن ڕاوچی ئاسک ڕاوچی کەڵەکێوی لە دەشتەکانی گەرمێنە باشە فێلای تایبەتیان هەیە بۆ ئاراخواردنەوە سەسرەتی و بۆ دز و جەردەی باشە جا مەجموعەیە فێڵتان بۆ باس دەکەم خۆشەویستە مەجموعەیە فێڵی ئەم دزانە سێریکەن چیەکەنەمانە پەلەمەکە تەلەفۆن مەکە کاکیجان طبعا من ئاگام لێیە چەندین دۆسیە لەسەر دزی لەسەر جەردەی ئاواتی شێخ جەناب لە دادگا هەیە بەڵام دادگا ناجوڵێ دادگا بۆ فەقیر و قوربەسەر و داما و ئازایە ها ئەینا بوانی کە ئازانیە باشە سێریکەن لێخۆشبوونی گومرگ ئەکرێ بۆ کۆمەڵێ مەوادی ئەوەی کە گومرگەکانی کێت گومرگەکانی بەرزە بنمونە بڵێن عەزیزان لە کۆی دەبار پێش باری گومرگ ئەکەن پێنجەکەی تری گومرگ ناکەن وەکو شیش مەڕمەڕ چیمەنتۆ جبس بە شلیف ئەیهێنن لێرە ئەیخەنە کیسەوە لەم دیوێنە لە باشووری کوردستان بەس بۆی گومرگ نییە باشە بە نمونە بۆتان باسکەم 100,000 تەن شیش نیوەی گومرگەکەن نیوەکەی تری گومرگ ناکەن ئەوەی کە گومرگی ناکەن لەگەڵ دەڵاڵەکانە بەیەکەوە بەشێکەن پارەکەی خۆن تۆسێری ئەم دزیەکە کاکە ئێشتا ئەیشیانەوێ ئارام ئەحمەد قسە نەکە کۆمەڵێ کۆمپانیای مشەخۆریان داناوە لە ساڵ 25 داهاتی ئەو مەرزە ئەمانە ئەیخۆن باشە کە هیچ ئیشێکیشیان نییە واتە ئەگەر لە مانێکە مەرزەکە 1 ملیار دینار داهاتی هەبێ 250 ملیۆنی بۆ ئەم کۆمپانیا سەخیفانەی ئەم تەمەعەتە ساختەچی و بێڕەوشتانەیە
باشا كومبانيا سيانة هي هل بو فشل دانراو ام كومبانيا سيانة عزيزان تسي ام هزلي امانك ام ساخت شيتيه ام كومبانيا سيانة هيني عمري مريم مسؤولي مكوي بزوتوي قران دربني خان باشا ما ايش كيشيا اقل لما زكاه جلوبيا سوتا او كاكا عمري مكوي قران اشي بكومبانيا سيانة جلوبكي بو غوري يا بچاك كاتو همو ماني لاني كم 100 مليون دينار امانه ايجزنو ايبن اما كومبانيا كيانا توصل ام ساخت شيتيه شلون بيكو خليجي دزيو بالا بياكدن انجا كومبانيا دياسه شي كومبانيا دياسه هي بناي تعقيم بو دصل اواتي الشيخ جناب قري بس يبو كدوا كهيني همنا اوات بو كدوا هل نسال اما ابي اوات داد جاي بكري كشون كومبانيا كي جانا بناي تعقيم بو دصل او بو بهم كدوا باشا هاش قبان هي لو مرزيا هاش قبان خوش ويسان هر هموي كسي بناوي حاجي رزقار سر برشيكا كهموي لا اداري قشتي باشا ببي ياسا ابيت لصلا حفتا وبينش داهاتي مرزكان بو حكومه بيت ايصال لصلا بيس ادنا حكومه لصلا هشتا امانه بو اخوان ايدزن اموي خرجي فالي اخوان باشا هل يروي سليماني وقرميان داهاتي هيشيني داهات حبلو شكلي براسي همي ادزن براس همشي ادزن باشا ئێستا لەگەڵ ئێوە قساکەم خۆشەویستان نەوتی چیاسلوغ لەگەڵ حەسیرە ئەڕوا شەوانە لانی کەم 500 تەنکە لەو مەرزە نەوت ئەچێ بەو دیوە بە دیوی ئێرانە هەر تەنکەرێ 85,000 دیناری لێوە ئەگیرێ بەبێ وەسڵ بەبێ هیچ شتێک وەکو سەرانە تۆ حسابی کە شەوانە 500 تەنکەر زەربی 85,000 دیناری بکە بزان چێ نەکات یعنی 585,000 دیناری هەر بۆ جیفان بۆ مام جیفان بەڕاستی اینجا سێری ئەو وڵاتەکە خۆشەویستان هەشت هێز لەو دەواازەیە تەراتێنەکەن هێزی کۆماندۆ هێزی ئۆپەراسیۆنی ئاسایش هێزی خودی ئاسایش پۆلیسی مەحەلی پۆلیسی گومرک پۆلیسی پاسەوانی سنوور پۆلیسی هاتوچۆ پۆلیسی ئەطفایە نازانم چییە ئەوەشی تایە کەسیان سقان بێتر نییە باشە مەرزێک هەشت هێزی بۆ چییە ئەگەر بۆ دزی نییە هەشت هێزی بۆ چییە ئەگەر بۆ پارەپیاکردن نییە هەشت هێزی بۆ چییە ئەگەر هەشت گروپی مافیا لە پشتی ئەم هێزانەوە نییە اما يعني اما معناكي يعني ام هش هيزا هش جروبي مافيا لبش يعني ورا وصاون بود زيو طالاني لو مرزي اما راسي كيت باجنيا عزيزاني انا محمد دادوله كبو لقورتو كاتي خوي باسم كدو ناوي عبد الامير بو دادوله كي زور سراست انسان كي شريف بو دادوله اوتي الشيخ جناب هلا سيل بقى بقبادي جلال طلباني عليه ام دادوله لابن بعمل ايمنايه وهذا دزنيه باشا او بو دادوره كان لابد اسا دادوره كتيان لي دانا ولا قوتو بناي دادور سيروان كيش بدسيش كاري كاتيكا دادور عبد الامير دهاتي قمرشي او مزعين لو كاتاك او لقولتو دادور بو دهاتي او مرزم مانغانا سي هتا 5 مليار دينار بو عايز هم بلقيه ها بناتو ام بلقيه بشرا هم بلقيه امانه كاكيجا دهاتي ام مرزا سي بو 5 مليار دينار بو ببير روشني نوت اسا ببير روشني نوت مانغانا 2 مليار دينار عزيزان باشا يعني عبد الامير ليش هذا سيتا سيبينج بو 2 مليار ابي كي ازي هم مسلماني اسا 6 مليار داهاتكي بنا خو وبمزي باش ما خو وببرويس خان وبهر هم يوا اشي 6 مليون دينار هم امانه ايجسن لكاتيكا بس باري كهرباء ببي بلغنا مكان هي سليماني وكرميان مانغانا 6 مليار دينار واجني انجا عزيزان مانغانا صدان اوتومبيل اهينن وكو نموني امسي اوتومبيل امسي ونوشي خوشويستان سيك داشو باوكم داشو امانه نازم ديال بياننا بهر حال نزول هن ديالنا به كيشانيه مثلا امونا شان شو هنا انا خوشويستان سيري ام ساختشيتي ام عباسه لقل ام هيمنا لقل عادي شيخ جنابه سي سالي ونوشان هنا كرس مكان بدايه هني 2022 اما ونوشي جي ار بي الين باي 12 دفتر دولار هسه لمانا يك دفتر دولار قمرك كيتي امان بو اوي امانه كنشيان كدو عزيزان ام قمرك اقورن باوتومبيلي ونوشي جي اس باجنيه جي اس كان ب 25,000 ورقه بابلين قمرشي اكل واتا هالسيارة حفتاو بيج ورقي اللي اخوان شلون اما واتا سيارة فول مواصفات
گومرگ ئەکەن بە نزمترین مواصفات بۆ دزی بۆ ئاواتی شێخ و بۆ عەباس و بۆ هێمن و ئەلەم بابەتان خەڵکی گەرمیان بۆ تف ناکەن لە دەم و چاوی ئەمانە خەڵکی کەدار و کفری بۆ پەلاماری ئەم دز و ساتە چەلەنایان ئێوە ڕسویان ناکەن لەو مەرزەیە خۆیان فۆن کردو لە پارە و لە ڕابواردن و لە سێکسا بەڕاستی باشە ئەم ئەخلاق و ئەتوارەکەیان مەوادی گومرشی بەرز وەکو پەر عەزیزان ماڵتان ئاوا بێتن چێکن ئەچن 50 کارتۆن ماس ئەهێنن 10 کارتۆنی دۆی خێڕی باش نییە بەڵام ئەڵێن ئەمە هەر 50 ماستە باش نییە بە شەرتێکیش هەر 50 دۆیە عەفوو مەسەلەن 50 کارتۆن ماس ئەهێنن 10 دۆیە ئەڵێن هەر 50 دۆیە بۆ پارە پیاکردن یعنی ئەمانە عەزیزان یەک شەیتانن هەرچی کون و کە لە بەری دزی هەیە ئەم جەماعەتە دۆزیویانەوە بۆ پارە پیاکردن بۆ جیفانی خۆیان باشە عەباس ئیسماعیل کە بە عەباسە کەلکوش بنەوە بانگە بەڕاستی ئەمە چایچی کۆمیتەی کەلار بووە چایچی بووە لە کۆمیتەی یەکێتی کاتی خۆی پێش بچێت ناو گۆڕانەوە ئەم سوالکەرە ئێستا بۆ بەم دزە گەورەیە باش نییە عەباس ئیسماعیل عەلی لە کۆتایی ساڵی 2021ەوە کراوەتە مدیری مەرجی نێودەوڵەتی پەروێزخان بە وەکالەت ئەمە لە کاتێکا بووە کە لە مانگی شوباتی 2021 لەلایەن دادگای لێکۆڵینەوەی قۆرەتووە فەرمانی دەژیرکردنی بۆ عەباس دەرکراوە کە ئەو کاتە مەسئولی پەیوەندیەکانی مەرزەکە بووە باشە فەرمانی دەژیرکردنەکە بە پێی مادەی 194 گومرگ بووە کە لای ئارام ئەحمەد بەردەستە کە تایبەتە بە دەرباسکردنی باری قاچاق بەبێ گومرگکردن واتە عەباس پێش ئەوەی بکرێتە مدیری مەرزەکە هەر خەریکی قاچاقچێتی و دزی و درۆزنی و ساختەکاری بوو باش نییە لە ساڵی 2015 بە بڕیاری ڕێبازی حەملان وەزیری ئەو کاتی دارایی فەرمانبەرانی ڕێکخراوەکان خەیان سەر حکوومەت عەباسی چایچیشێک بووە لەو کەسانە وە خۆی نەقلی مەرزی پەروێزخان کردووە اینجا عەباس ساڵۆنیەکە ئەوانە عقوبە و دەریانەکە کە نابنە پیاوی کە نابنە شەریکە دز لەگەڵ عەباس و هێمن و لەگەڵ ئاوشێشە نابە یعنی لە ماوەی ئەم ساڵ و نیوەیە لەسەر ڕێگریکردن لە داخڵکردنی باری خراپ و ماوە بەسەرچوو هەریەکە لە کامران حەمە ساڵح لێپرساوی یەکەی پشکنینی خۆراک سۆران حسێن لێپرساوی بنکەی کشت و کاڵ ڕێبوار عەزیز لێپرساوی بنکەی نازام چییە کازان عەلی لێپرساوی بنکەی تاقیگەی بیناسازی فەتاح والی ئامر فەوجی مرکزی پۆلیسی گومرشی پەروێزخان نەقیب نەبەز مستەفا لێپرساوی بنکەی هاتووشەی پەروێزخان حەبیب فەرەج فەرمانبەر هەموو ئەمانە دەرکراون خۆشەویستان با یەکەیەکە تخوا لە شوێنێکە ناوەکانم هەمووی نووسیب لێک دەخە بۆسن عەزیزان ئەوانەیە کە ئەمانە هەمووی دەرکراوە عەزیزان اینجا هاتوون مەجموعەیەکیان هێناوە لە پیاوەکانی خۆیان جەبا بزانێکم ئەمانیان دەرکردووە چێن هێناوەتە شوێنەکەی خۆشەویستان زانکیان هێناوە شوێنەکە نووسیب بووم یەک دەقە بۆسن بۆ ئارام ئەحمەد چۆمان ئیسماعیل عەلی ماجد عباس إسماعيل ريبين خدادات عبد العزيز كيوان إبراهيم أحمد كيهان محمد حسن سارة شوكت علي سارة عفو كامران أنور حما صالح آرياني فاتح محمد عزيز سردار متيب تاهير بكر محمد عز الدين مولود دانيال قادر هاوكار محمد سليمان مليك فيصل حسن آزر أحمد علي قادر جلوان أنوري حملاو بجدر مجيد جيار أنوري حملاو قرميان أنوري حملاو هي من أحمد أنوري حملاو سيكوري له تعين كدو خوشي يساني من سيكور باجنية جاء عزيزان هسيكور كي خوي أم أنوري حملاو لبي تعيني كدو باشا أما جيقل لخوي كنازم جفاتة شيء جاء أنور كسشي قمجة دمبيس جوين فروش شياكبل لباشالي بيك نورش قايلو إيشو كان لو فيسبوك بجندن بم آرام أحمد بديان كومنتي مسيوة بينيوا كجوني أخلاقي بآرام أحمد داوا لسرخنا كان لبزوتنا يقوران بو أويشي بو أوي خوي وكركاني أوا لما زكانا سياسي وشواشا طاعين من خليكي دزيب كان عزيزان وخوش ويسام أو كاتا كأم أنور الساحة شي شياكا لكنا جوني بداي خوشي آرام أحمد دا لسروي كمرة خمنا قورانا قد بو لبر قوران خوازينية لبر أويك خوي اندامي جفات به سيكوريشي لما زكاة تعينك براي تعينك خليش أوا بوخان بارا بيعك باشا أما بيشرفي أمانيكا يعني والله إما قرانينو أرام أحمد تو شون جاتي قرانك إيه والله برا قران بو إيه باشا كاكا تو خوم وشو هبيتو سيكون لما زكاة تعين بيتو براو تعين كيتو كل ذاك شيء موتا مليش كاينش تعين كدو لا هنا أما يقران قراخة أما بوي جوني بمنيا كاكا أنور جان بوي جوني بداي يخشي من دا أنور دبري أوا سياسي كركي خو تعين كيتو باران بيبياكي بدزيو بفزيو بجاتي
باشە ئێوە گۆڕانن ئێوە کۆمەلگا ئەگۆڕن کورە ئەوەی دەنگ با بە ئێوە زڕێ ئەخلاقی نییە ئەوەی دەنگ با بە ئێوە یا دزە یا گەمژە و گەلحۆیە بە باش بیزانن جەماعەتی گۆڕان و تاکید بندەوە باش بخەنە مێشی خۆتان هەرچەندە بیانۆ ئەهێننەوە بۆ دەرکردنی ئەمانە بەڵام هەمووی درۆیە بیانۆکەن هەر قسەی خۆرە بەڕاستی ئەوەیە دوای گۆڕینی زۆرینەی ستافی مەرزەکە ئێستا عەباس مدیری مەرجی پەروێزخان هێمنی حەمەنووری مدیری گومرشی گەرمیان خالی ساڵح لێپستایی بنکەی ئاسایشی پەروێزخان ڕۆژانە باری دووک بارە هێرکە بارە جگەرە دەوا و دەرمان بە قاچاق دەرەکەن چونکە ئەو جۆرە بارانە قەدەغەیە باشە هاوردە بکرێن کەچی ئەمان بەبێ گومرک داخڵیەکەن ئەوەشی هاوکار و شەریکیانە بۆ ئەم کارە شێخ ئەحمەدی نۆکانە ئاواتی شێرجەنا وەزیری دارایی و ئابووریە بەیەکەوە خەریکی دزی و جەردەین کاکە شەڕ بۆ بەم عالەمە ئافرۆشن کاکەجان ئارێ پاڤێڵی جەلات تاڵەبانی ئارێ قوباغی جەلات تاڵەبانی ئێدە کاکە وەرن گوێلەی ئێمە بگن برای من ئارێ سەرانی یەکێکی وەرن گوێلەی ئێمە بگن کاکە ئەم هەموو دزێ چیە بەتان داوتەی گیانی ئەم عالەمە برای شیرینم ئێدە وەرن برا بزەن و ئێوە نییە لێ کۆڵینەوە کەن زەحمە نەبێ ئەگەر خۆتان شەریکە دزدین لە پشتیانەوە کاکە جگە لەمانەیش ئەم عەباس و هێمنە شەو و ڕۆژ خەریکن چین بە قاچاق سیارە ئەهێنن سیارە دەرەکەن باشە نازانم وەسڵە گۆڕن ئەماکەن ئاوا پارە پێیاکەن باش نییە وەڵڵی عەزیزان وەسڵی وایان دەرکردووە لە دەروازەکە هەتە جیل نییە هەر نییە نینی ئەو وەسڵە ئەمە هەر لە خۆ کردوێنە باشە جا عەباس ئێستا وای لێ هاتووە جا عەزیزان ئەزانین چۆنە لە کوردەوارەیە هەڵێ پیاو کە دەوڵەمەند بوو یا پیاوە کوژێ یا ژنەهێنێ ئەمان بۆیان کرێ پیاویشە کوژن ها ئەگەر بۆیان بکرێ بەڕاستی بۆ ژنیش هەر خەڵکی فەسادین جا ئێستا ئەم عەباسە هەر فەرمانبەرێکی پیاو لەناو دائیرەکەیە یەک وشە لە فەرمانی ئەمە لا بدە باشە چونکە مونەرمیشە یەکسەر لایە بە ئەچێ ژنێکی هێنێتت لاوە باش نییە ئێستا ئەو دائیرەیە دە ژنەکان بەڕاستی ئەمەنە زۆر ساختەچی و فاسدە عەزیزانی ئەوەڵە ئەوە جا عەباس تۆڕێکیشی دروست کردووە بۆ مانەوەی خۆی لە ناو گۆڕانە مانگانە پاریان پێەیە لەوانە فەیسەڵی حاجی حەسەن نایەکە کە مەسئولی مەکۆی کەلاری گۆڕانە ڕۆڤان ئەفو سەروەت مەسئولی مەکۆی کفریە عومەری مریەم مەسئولی مەکۆی دەربەریخانە کە بۆم باسکردن ئەویش لەوێ ئێستا کۆمپانیای هەیە کەچی ئێستا ئەڵێن چی کا عومەر و چیا و نما و ئەمانە کاکە وەرن ئاش بینەوە و ئەبێ ئێمە بیگۆڕین و چییە گۆڕی کاکە چییە گۆڕی بە قوربان بە عەباسی هێمن بۆ بگۆڕن کاکە چیا و کاکە ناویشیە کاکە عومەری سەیالی با ئەنوەر بۆ بگۆڕێ باش نییە فیکەی بۆ لێ بۆ ئەنوەر یەک دانە چی پێنج دە بە ئاو بۆ خواتەوە هەر فیکەی بۆ لێ نایزانە فیکە لێم بەخوا پێنج دە بە ئاو بۆ خواتەوە باشە عەباس مانگانە بەتیت بە هەموو ئەمانەدا بەس بۆی دیفاعی لێکرد بۆی پۆسی لەسەرکەن بۆی گوێن بە ئێمە وەڵڵاهی عەزیزان و خۆشەویستان بەڵگەم لەلایە زەلام کۆمنتی بۆ من نووسیوە لەو مەزەیە دەریان کردووە باش نییە زەلام لایکی بۆ کردووم بانیان کردووە وزانە بۆچی لایکی بۆ ئارام ئەحمەد کردووە تۆ سەری جاوەرە ئەمانە بچنە شوێنەکەی سەدام حوسێن یا بچنە شوێنی مەسەلەن کورە هەتا ئینی مەسئول بازانی قەسەم بەخوا سوار هەموو کوردە بن ئەمانە کاکە کورە ئەمانە زۆر بێقیمەتن عەزیزانی من تۆ وەرە کابرا لە مەرزەکە نەتوانێت لایک بۆ ئارام ئەحمەدکە بانگی بکە عەباس و هێمن بڵێ تۆ بۆ لایکی بۆ ئارام ئەحمەد کردووە ئەی هێمن خۆ بۆ تەلەفۆنی بۆ کردم ئەچی خەڵک بانکەی بۆ لایک بۆ ئارام ئەحمەدەکەی ئەی خۆ بۆ تەلەفۆنی بۆ کردم خۆت ها بۆ خۆ ڕەوای تەلەفۆنم بۆکەی بۆ خەڵک ڕەوان تەلەفۆنم بۆ بکە بۆ خەڵک ڕەوانیە بێدا بنیشێ هین کات لایک بۆ من کە ئەی بۆ خۆ تەلەفۆنم بۆکەی هێمن ها بۆ خۆ دەیکەی جا شتێکی تر هەیە خۆش کەسێکی بناوی مەرە دیسکۆ هەرمە باوکەنە مەرە دیسکۆ ئەمە ناو مەکۆی کەلارە ئەم مەرە دیسکۆیە باشە ڕۆژێکیان ئەوە برادرە بۆ جیاوی ڕۆژێکیان ئەم مەرە دیسکۆی ئەو پارەیە بینیە کە بۆ عومەری ملیەمێت یا بۆ فەیسەڵی مەسئولی مەکۆی نردووە لەسەر ئەوێ بەشەڕیان لەسەر پارەکە لە دواییشە بەشی مەرە دیسکۆی دانن ئێستا ئیش کێشەی نەماوە عەزیزانی ئارام ئەحمەد جام عەباس و ئەمانە هەر فێر بوون خۆشەویستان مانگانە 50,000 100,000 ئەن بە کۆمەڵێک لاتولوتی ناو مەکۆکانی گۆڕان و مەکۆی گۆڕان لە کەلار و کفر و دەربەندیخان و ئەوانە و لە گردەکە بەس بۆی بن وەسفی عەباسکەن باش نییە ئەویان پێک اینجا سینێک بتێکە دکتۆر حسێنێکەیە برای عەباس کە سەرۆکی بەشی عەرەبی زانکۆی گەرمیانە
ئەها چۆن دابەشیان کردو هەمیان بۆ پۆست خۆشەویستان هەمووی باوکیان دایکیان برایان ژنیان کچیان کوڕیان هەر هەمویان تاعین هەر هەمووی خەریکی پارە پێیان کرد باشە ئەمیش بەشی عەرەبی زانکۆی گەرمیانە بەناوبانگە بە دڵداری خاڵە هەر ئافرەتێک ئەبینێ ئەڵێ ڕێویستە سەهۆڵە ئەوە خولەخوا بە دەوریە کاکە مەناعەتی نییە ئەگەر پێڵاوی ئەو ژنە پاشە بەرز بێ ئەڵێ یەک دایکەشە بەو ناوچەوەما بەس وەرە لەگەڵ ماشەیە بخەوە ئەمەڵێ حەز لە ئافرەتە کاکە ئەڵێ کوردی دۆنە دیوە ئەمە چونکە کاتی خۆی سوالکردبوون هیچیان نەبوو ئێستا پارەیان هەیە وا ئەزانن مادەم پارەیان هەیە هەر ژنێ بەلایەن بڕوات تەکلیفی لێکە ئەوەی ژنی ئەوە نازانن قۆنەرە خەن دەمیانەوە بەڕاست جا ئێستا عەباس لە هەوڵی ئەوایە لە ڕێگەی شەریکە دزی گەورە کاکشێر ئەحمەدی نۆکانەوە دکتۆر حسێنی برای بخاتە شوێنی دکتۆر فەرهاد قادر واتە بیکات سەرۆکی زانکۆی گەرمیان باشە حاکم قاسم ئیسماعیل برای عەباس ئەمی سەرۆکی دادگای کەلارە جاوەرە ئەمە سەرۆکی گومرکەکە عەباس و ئەمە قاسمی برای سەرۆکی دادگای کەلارەوە کاکە براکەی تری هینی نازانم زانکۆیە و تۆسەی چۆن هەمووی دابەش بۆ بەراو کۆمەڵگەی کاکە جا حاکم قاسم عەزیزان پێشتر لەسەر بەرتیل وەرگرتن داخستنی کەیس بە پارە گواستراوەتەوە بۆ کفری بەڵام لە ڕێگەی عەباسە بە واسطەی شێخ ئەحمەدی نۆکان گێڕێنراوەتەوە کراوە بە سەرۆکی دادگای نەزاها هی دەستپاچی کاک حاکم توش دانێ ئەگەر تۆ دادوەر و حاکمی ئەی بۆ عەباسی بە دادگایی ناکەیت بۆچی هێمن دادگایی ناکەیت بۆ ئاوادی شەزنام دادگایی ناکەیت یعنی نازانی کە ئەم هەموو دزیاکرێ تو شەرەف و ویژدانێ نایزانی کاکە کە داد لەو کۆمەڵگایە ئاوا ڕسوا بوویت هیچی نامێنێتەوە خۆشەویستان ئێستش کراوە بە سەرۆکی دادگای بەواسطە دادگای کەلار باشە هەر کەسێکیش نەچێتە ناو تۆڕی ئەمانەوە عەباس عینێرە بۆ بۆ دادوەرەکەی برای تەلەفۆنێکی بووەکە خاڵە قاسم ئەڵێ بەڵێ عەباس گیان ئەڵێ زەلامێکم نەڕم بێخلاقەیەوێ ئێمە دزیشتن نەکەین ئادی یەک دانە جەریمەی کەس ئەحمەد نەبێ شاخی بشکێنە مادەم زیاتی ئێمەکە ئەمیش دەچێت بۆ لای ئەڵێ ئەمە دادوەرە تاقەیە لە عەرزەکە ئەڵێ بڕۆ 6 مانگ حوکم لەبەرەی تۆ ئەوە ئەک ئێوە زۆڵن خوای گیان باشە ئەچێ قەزیەکەی قورسەکە لەسەر کابرا ڕەوانی دادگای جینایەتێکە قڕەکە بەسەریا بەڕاستی ئایسە لەو کەلارەیە دژی عەباس بە دادگای ئەخاتە زیندانەوە بە تۆ چۆن ئەوە کردووە کاکە اینجا کەسێکەیە بە ناوی حاکم ئاوات کە ئێستا سەرۆکی دادگای تێڵچوونەوەی کەرکوو گەرمیانە باش نییە ئەوە چۆن بوو ئەو مۆزوع زەحمە لەبێ هەوڵیان داوە کە ئەمە لابن ئەم دزەخەنە شوێنەکەیش ئێستایش ئاوا ئیشەکە هەساوە دوای ئەوەی کە ئەم عەباس بۆ بە مدیری مەرجەکە هی پەروێزخان شێخ ئەحمەدی نۆکان نامەیەک بە مۆبایل بۆ حاکم ئاوات ئەنێرێ و ئەڵێ حاکم قاسم بکە لە سەرۆکی دادگای کەلار ئیشمان پێێتی بۆ ماوەیەکی کاتی ئەمە نامەکەی شێخ ئەحمەدی نۆکانە کە بۆ ئەم حاکم ئاواتەی نردووە اینجا ئەم حاکم قاسمەی هێناوە لەوێ گوتیانە بە حاکم لە کەلار باشە واتە ئەمە نامەکەیانە لەسەر ئەساسی ئەم نامەیە کراوە بە سەرۆکی دادگای کەلار چونکە عەباس هێمن خالی لە پەروێزخان دزی ئەکەن ئاوازی شێخ جەناب ئەیکا بۆ خۆیان شێخ ئەحمەدی نۆکان باش نییە حاکم قاسمیش لە دادگای نەزاهە و دادگای کەلارە کەیسەکانیان بۆ دیزە بە دەرخۆنەیەەکە حتمەن کاک حاکمیش لەم کارا بەشێکی پێ بڕێ خۆمەخەوە گاڵتە نیە کاک حاکمژێ جا ئێستا کاکاکەم ڕقی لە ئارام محمەد خۆزە لەم ژوورەیە حاکمە ئێستا ئەو حاکمە لەو ژوورە گوێ لێ بنگرتووە عەباسی لێ هێمنی لێ ئاوازی شێخ جەنابی لێ شێخ ئەحمەدی نۆکانی لێ ئێستا هەمیان گوێیان لە ئارام محمەد هەمووی ئێستا بەنای تر ئەم دایڤەی منان کاک حاکم تو خوا عیب ناکەیت تو شەرەف و تو خوا پەرستی حاکم تو عیب ناکەی براکەت ئاواکە تۆ سەرۆکی دادگای کەلاری من چەندین بەڵگەم لەلایە کە ئەو کاتەی عەباس بەرپرسی پەیوەندیەکانی پەروێزخان بووە زوو راپۆرتی یاوە بە قاسمی برای بۆ دادگای نەزاهە باشە راپۆرتەکان لەسەر مەرجی پەروێزخان چەندین سەری کە عەزیزان ئێستا خۆتان ئەزانن من چەندین لایڤم لەسەر عەلی تۆفیق هەبوو مدیری مەرجەکەی ئەو کاتە باش نییە ئەو کاتە ئەم عەباسە بەدەیان راپۆرتی لە مەرجی پەروێزخان بە تایبەتی لەسەر عەلی تۆفیقی مدیری ئەو کاتەی مەرج و حسێن ئەحمەد مدیری گومرشی گەرمیان قاسمی زوو ئەم دوانێ ڕائەکێشەیە بەردەمی دادگا ئێستا ئێمە تێگەیشتین لەو مۆزوعە خۆشەویستان چوزانین ئەمە مفرۆز ساختیە لەبین ئەمانە هەیە
باشا شو ام عباسه هالشي رابورت يابتي دجي علي توفيق مديري او كاتين مرزكه وحسين احمد كهر مديري جمرك قلميان بو قاسمش وكو دادوري زوزو ام دواني بان كرد بو محكمه لبردم دادكا بو اوي تشيا سري خوان بافلو قبادو انا ليان ترببن ليلا شو عباس اشي بو اواكل خوي بخاطر شويني علي توفيق هل واشي كرت يعني امانه ايش كان اوا بو خوشي يستاني للرجال أم دادوري برايا وعباس هالشي رابورت لمرزكه كوكاتي إشتام برا برنبوه ياتي بحاكمي براي حاكمي براي شي هدو منجاري أشو علي توفيق داماي بانك لقال حسين أحمايا أيوة زيتان كدو تان كدو ولا دوايا همين دركدن منش لايهم لسنة كدن لدوايا عباس شو كان بودزي وجهدي يا كاكم يعني شي ممكن شي هيش معنى يعني دزيك معنا بدزي سنان ناس عند ابن جوجر شيش أربعة بتاني ماشي نجا عباس القاسمي بلاشي للان مع الاداري قشتيوا شكرا بكره بوخوان اما يا سيدي جاء قرباسي ملفي دزي اماناكم عايزان بارك ماشي بارك براسي اوي من الناس عم نشوف باسي كم براسي او عباسه مانانا لاني كم هلا بشي بتلو قلنا 15 مليون زيادة بتل بس ولا قدر لباسه ما لا ابي اظن اما دحزي لباريه دحزي بلا ولا قدر دحزي علوج انا دحزي قرشكا كيلو ها خوش ويسان دحزي 2 كيلو قرشكا انا عباس دحزي بلا ولا قدر ويش كنت وانا ودحزي زي خلي جيفاني انا والله شو قد بخوي نبيني اسالي زيايكا اخوي هو بارك عيني واي براس ويه ئێستا بەگشتی بازرگانی گەورەی ئێستا لە مەرجی پەروێزخان ئەمانەیە کە من بۆم باسکردن خۆشەویستان هێمن لە ڕووی ئیداریەوە باش لە ڕووی ئیداری و ئەمنیەوە دەستی بەسەر هەموو مەرجەکە گرتووە باشە ئیدارەی مەرجەکەش کاکە عەباسە لەگەڵ شێخ ئەحمەدی نۆکانە و گرنتی بۆ وەرگرتووە بۆ خوان خەریکی دزی و تاڵانی و جەردەی و ئەم بابەتان حتا هێمن بە هەمان شێوە لا شيخ أحمد نوكان واسطي بو خالدش كردوه أوي بس أساسي كبخلو شنو بمنتو جاء هي من تلفوني بو من كده أيوشي أيوة شيخ أحمد نوكان من أي برستم شيخ أحمد نوكان من شيخ أحمد بلا قولما أوي أي طبعا هي من جا مجبوري بارداتي كريه قدي أو لما زكى دينا يا شيخ أحمد نوكان تو عباس أو ديناوه قلنا لكان إيماج نكن هم روجي بينش فرزة هم لجاتي نيوش بيلا كان الشيخ أحمد نوكان ماج نكن كل كان هلا كشيء بودرو مجبوري رزي بقيتو بقربانه بساقي بيلا كان يبيت قوش ب 15000 وباش نيجي له ولا قلي حوالي 1500 ولا قلي باش نيجي له قوش أنا والله أوعى لمانگی سێ ئەم ساڵە بەڵگەنامەیەکم لایە خۆشەویستان کەسێک بە ناوی سەرکەش ئیبراهیم کە خەڵکی کەلارە بە مادەی هۆشبەرەوە لە مەرجی پەروێزخان دەژی کراوە. ئەم کەسە لە بنکەی ئاسایشی پەروێزخان دەست بەسەر بووە. دوای ئەوە لەلایەن هێمن و عەباسەوە خالیدی مەسئولی بنکەی ئاسایشی پەروێزخان ڕائەسپێرن بۆ ئازادکردنی ئەم کەسە. خالید کەسەکە ئازاد دەکات. لەسەر ئەو کارش کە ئەو ئازاد دەکات پاسەوانێکی تایبەتی خالید بە ناوی بەشدار ئەحمەد دەژی کراوە لەسەر ئەو قەزەیە خۆشەویستە. فەرسەری ئەمانەکە. يعني هموشتي أكن بارة شاوي شور كدون بارة بوجداني كدون بارة بإنصافي كدون براستي دوايش سيناريو دروسكم أنا أو كسر المادي هوش بدأ جيل كراوة وتوتي باب سم درجاي سعر كده أخذ وأنا أنا قصير قول قصير مش أخذنا موضوع كتاعد شنو براسي هاد باتشيك جا خالد خود زكي ديرينا أو مديري أسايشي مزكا كاتي خوي لفلو جمال أبي لسد زيكن لسجنابو كل قليل زيو قاضي دزيو مراوي دزيو كاكا كلا شلو مريشكي دزيو كاكاش باجنيه كل كاكا كلي دزيو كات بابا جزان أنا بقول كشيل أساسوا جوني بمنه أنا محمي بأخلاق شيء دانش باسي أمي كاتو نازن شو أنا بابتان جاوت يوديها مديني أسايشي مسكي خوش يسابا مش أبو بجرموه مثلا أنت كانوا فقيد دبي بنزينه هنا يا شيء شوار نازن مش تيجي هنا بقاچخ أما مديني أسايشك إيجري تو شون بقاچخ شهيني تو كدايتي كمان لخترة ونشي مانا كمان وأنا بابتانا إن جات شي بقاچخ إيجري هم يباتوا بماو يباتوا مالي خوان ليه بو بيعني يفوش يتوب خلق
مەغزینی نازانم خواردەمەنی ماسی هەرچێ لە ئێرانەوە بێ یا بڕوا بە قاچاق کاکە مدیری ئاسایشەکەی ئەو مەرزەی پەروێزخان کاکخاری ئەچێ ئەیانگرێ باش نییە ئەڵێ ئەمە کاکە بۆ کوردە و ئێوە چۆن ئەچن ئەمەکەن و ئەوەکەن اینجا چی لێکە هەمی بەتە بۆ ماڵەوە لە ماڵیشەوە دای ئەنێ وردۆ ئەیان فرۆشێت و خۆی بەکاری هێنێت نایکاتە ئەوە بڵێ وەڵامی هێنی حکوومەتە و قاچاق و ئالم بابەتانەیە هی گومرگ بۆ خۆی خواتە تا ئەرەوە ئاوە بێسونێکیشانەوە کە ناساوە بە سووتە سەری ئەم ناوە باشە ئەم سووتەیەش خەریکی کڕین و فرۆشین و ساوێ لە نووسینگەی وەزارەتەکەی خۆشەویستە خان خەریکی پارەپیاکردنە بە بەرتیل باشە بە مامەڵە بەڕێکردن چێ لەو منتیقەیە ئیشی هەیە بە مامە سووتە بڵێ بۆ ژێبەجێکا بەپارە بەس ئاوا بۆی دەرخاست سوچی 25,000 نازانم چ لە خۆ پارەی عراقی من تاشێش نەبینێ نازانم 25 50 چەند تا سەقەت نەبینەوە ئەوە باسی چیتا بۆکە لە وەزارەتە خۆشەویستە بۆچی کاتام کوژن لە وەزارەتە باسی چی بکەم کاکە بە ذاتی خوا ئەمەنە مەلەفی ئەمانە لەلایە خۆزگا ئێستا لەو سێمانی ئەبووم دادگایەکی ئاشکرا ئەبوو ئەم پاڤێڵ و ئەم قوباد و ئەمانە منیان بان کردای بێتە ئارام ئەحمەد ئەمە دادوەرێکی ئازاد بەبێ ئەم لەولا بەڵگەکانی بێنە ئەچووم هەموو بەڵگەکان مەبرد ئەگەر ئەو ئاواتی شەرجەنابە ئەو عەباسە ئەو هێمنە ئەو دادوەرە ئەگەر هەر هەمویانێکی 500 حکم نەدرن من ئارام ئەحمەد لەسەر دزی ئەگەر دەست نەگیرا بەسەر ماڵ و سەمانە تو ئێوە بەنای خۆتان پاگم بکەن کار باش نییە پرۆژەیەکەیە لەناو مەرزی پەروێزخانە خۆشەویستە کە جادێکی 600 مەتریە 600 مەتر جادێکە ئەندازیای سەرپەرشتیاری پرۆژەکە ناوی زانیارە بۆ وەرگرتنی بەشێکەمی پارەی پرۆژەکە لە دایرەکەی عەباسەوە نووسراوی بۆ کراوە عەباس سووتەی ئاگادار کردوێتەوە وەکو ڕەژمار بۆی بخشێت باشە بۆ وەزارەتی دارایی باشە کە نووسراوەکە ئەگاتە وەزارەت سووتە نووسراوەکە ئەدزێ باش نییە دزی بووی خۆشی چوو بۆ سەفەری دەرەوەی وڵات و هاتوو بۆ دەرەوە اینجا بە ئەندازیارەکەی وتبوو کە ناوی زانیارە ئایفۆنێکی 12 و 4,000 دلارم بەرێ ئیشەکە بۆ تەواوەکەم لە وەزارەت باش نییە تا ئێستا کێشەکان حل نەبووە پرۆژەکەش تەواو نەبووە خۆشەویستە بڕۆن سێری مەرزەکە بزانە وای ئێوانیە هەمووی 600 مەترێکە قیتاویکەن قیتاو 600 مەترێ سووتە چووە وتێتی پارە منی بۆ تەواو ناکەم لە وەزارەتی دارایی چەوە وەسە ئێوەی تێن کاکە ئەو حاڵە کاکە ئابەیە کاکە وەڵاهی ئیتر من حەز ناکەم لە وەزارەتە قسە بکەم بەڕاستی من داوا لە یەکێتیەکەم داوا لە ئاسایشەکەم کە ئەو ژن و پیاوە بێگوناحن ئازادیان کەن پشت مەکەنە ئازادی خوازان ئەگەر لە شوێنێکە چوار ئینسانی شەریف و ڕاستگۆ هەیە ئاوایان لێ مەکەن باش نییە بە نوکتەکەتان بۆ بژێڕمەوە کە چەند جارێ باسم کردووە ئەوەی پێم وایە کەریمی حسامی لە کتێبەکەی باسیەکە ئەڵێن لەشکری داگیرکرد ئەن بەسەر دەیەکە هەچی کشی تیابێ هەمویان لاقاکەن واتە اقتصابێکن کچەکان یەکشی تیابێ کە زۆر ئازا و بە جەربەزابێ خۆی نایە بەدەسەوە نایڵێ بە هیچ جۆرێ پەردەی بەکارەی وا لێ بکەن و ئەلەم بابەتانە کاتێک کە جێیشەکە ئەگەڕێتەوە هەموو ئەو کشانەی کە لاقە کراون داخیان لێ کە فڵانە کچ لاقە نەکراوە ئەچن هەمویان بە زۆر ئەیەن بە عەرزە ئەیانێ بە پەنجەبی کەن بژن بۆ یەکو خوانی لێبێ جا ئێستا ئەم دزانیش هەر ئینسانێکی شەریف کە لاقە نەکرابێ ئەیانێ بە زۆر ئاوای لێ بکەن بەڕاستی ئەمە عیبە مێژوو لە ئێوە خۆش نایە بە بەش بزانن بەڕاستی ئەزانم ئێستا ڕەتان لە ئارام ئەحمەد کە باسی دزیەکانتان دەکەم ئەزانم من ڕقی ئێوە لەلای من پیرۆزە بەڕاستی حەزەکەم ڕقتان لە من بێ باش نییە چونکە بۆ هەتا ئێوەی دز ڕقتان لە ئارام ئەحمەد بێ من خۆشەویستی سەدان هەزار خەڵکی گەرمیان بەدەستەهێنن بەڕاستی من خۆشەویستی ئێوەم ناوێ دز و درۆزن و ساختە چێکان بەڕاست من نامێ خۆشەویستی ئێوە من نامێ دز منی خۆش بێت نامێ ساختەچی منی خۆش بێت نامێ ئاواتی شێخ جەناب منی خۆش بێ هەی دز باشە بڕۆ هەی دز باشە برادێ تەلەفۆنی بۆکتم لە گەرمیانەوە لە کاگەڵم ئێستا لە گەرمیان قسەیەک باوە لەسەر ئاواتی شێخ جەناب و هێمن و عەباس ئەوتم قسەکە چییە کاکی خۆم ئەڵێ وەزیرێکی کۆترباس ڕاوچێکی کردوتە مدیری گومرشی گەرمیان ڕاوچیەکەش چایچێشی کردوتە مدیری مەرزەکە باشە چونکە عەباس پێشە چایچی بوو لە کۆمیتەی یەکێتی لە کەرارە هێمنیش ئاسپ و ئاژەڵی لەو مەنتیقانەیەشت و هەمیان ئەکوژێت هەساوە ئەو هێمنە
با ئەمەش باسکەم کۆتایی بێ من چۆ لە شوێنەکە دایناوە على ئەساس حەوزی کردوتەوە و ئاوی تێیەکە بۆی ئاسک و کەڵکی ئەوانە بێن ئەو بخۆن و على ئەساس ئینسانیەکە اینجا کەنیان بۆ دانێ یەکە یەکەیان کوشی ئەخلاقەکە ئەو ئەخلاق ئەمە ناوی ئەمە باسی حاکمەکەشم کرد حاکمەکە حاکم قاسم ئیسماعیل باسم کرد حاکمەکەیش بە تەسکیی ئیدارەی گشتی یەکێتی و شێخ ئەحمەدی نۆکان لە پۆستەدار خۆشە لە کوسانە حکومەت نییە خۆشەویستە ئیدارەی گشتیە لە مەنتیقەی سلێمانیە ئیدارەی گشتی حکومەتە بەڕاستی قسەی قۆڕە ئێستا لە گەرمیانە حاکم کە مدیری سەرچاوی دزیەکەش کە عەباسە بران بەیەکەوە کاکە جا بێنە پێشاوی خۆتە دادوەر و دز برای یەکتر بن چی لەو کۆمەلگایە ڕوئەدا بەڕاستی چی ئەمەش خانەوادەی عەباسە کە بۆم باس کردن باشە قاسم دادوەری نەزا هەیە حسێنیان مامۆسای زانکۆیە عەباسە بەڕێوەبەری گومرگەکەیە بۆ خوان بێکۆ ئەژین و ئابن دەسەکان بشو ئەمی خەریکی بازگاری مشەخۆریە بەڕاستی کاکە ئیتر من نازانم بەڕاستی خۆشە زۆر کەسەیە زۆر جار پێم وڵە کاک ئارا مەحمەد تۆ بۆ خۆی لاکەکەی کاکە بەخوا زۆر کە زوان پێڵە کاکەم تۆ بۆ خۆی لاکەکەی کاکەژێن تەواو ئەڵێن کاکە دەستی لێ بشۆ ئەڵێن کاکە ئەو کۆمەلگای بووە بەدەس باش نییە تێگەی برای من باوەڕ کە خەڵک ئاواڵێت چی بکەین ئێشش من نازانم بەڕاست ئایا قسە بکەم یا قسە نەکەم کاکە بێدەنگ بمیان نە ئایا ئەم قسانە من سوودی هەیە یا سوودی نییە ئێستش خەڵکەیە جوێنم پێە کابرا دزە ئەڵێم دزی کەسی جوێنم پێە ئارا مەحموود بێخلاقە تۆ بۆچی و قسە ناکەیت و تۆ ئەو ناکەی ماڵتان ئاوا بێ 30 دانە ساڵە لە ساڵەوەی کورد ئەڵێ فڵان کەس دز ئەوانە هەتا ئێستا یەک دزم نەبینی و ئیعترافکە بڵێ وەڵام من دزیم کردووە کاس ئیعتراف ناکە بەڕاستی هەمووی ئینسانی شەریفە وەسە یەو کۆمەلگای کوردیەکە کاکە هەر هەموو تاشیری کورد ئازایە قارەمانە شەریفە دەستپاکە چوزانم محتەرەمە ڕێک و پێکە ڕاستگۆیە بێغەل و غەشە لەو کۆمەلگای ئێمە یەک تاکە ئینسانمان نییە کە هەچی مەواسەفاتی چاکە تیایە نەبێت هەمووشی درویە کابرا بە ئاشکرا دزە پێی بڵێ دز پێی ناخۆشە عەزیزەکەم دزی بە قوربانە بم دزی ئاواتی شەژەنە وەڵڵا دزی ئاوات بە قورئان دزی هەموو دنیا ئەزانێت کە دزی باش نییە اینجا دێشەوە نایەکەم بە هەڵەوت خۆشەویستان پێم وایە کوڕەکەی نەرمین ئەوەی هین ناوی چییە هاوڕێی ناوە خۆشیدان بۆم بنووسن خوا هاوڕێکە دێشەوە ناوەکەیم بە هەڵەوت وت لەو لایڤێترما هاوڕێی داڕۆی شێخ نووری پێم وایە ناوی هاوڕێەوەی کەوتم هینی کڕیوە شۆقەکەی ناوی ڤێلاکەی لە دوبەی بای 5 بلوێنە جا ئەو هاوڕێ دەس نەرمین نەرمین چی کردو عەزیزان نەرمین تەمەنی ئەدایان چییە نەرمین لەگەڵ شەید ئارام ڕسمی هەیە شەید ئارام مناڵێکە ئەم پیرێژن لەو کاتێشە ماڵاوە بێت ئەو نەرمینە کەسی ئێستا ڕسمێکی بینێ یەکەم ئەم گوپەی پڕی کردووە لەم چۆری مۆریە ئەم گوپەی ئاوا لێ کردووە باشە قسەیەکی کاکە باش تۆ تەمەنێت ئەو 70 ساڵێ بۆچی تەو دەم چاوا لێ کردو کاکە ئەمە سلیکۆنە تلیکۆنە چی ئەم شتە تێ کردووە ئەم گوپانە ئاوا خڕ بۆ تۆ نەرمین خان تۆ عیب ناخی بەڕاستی کاکە دعاکەن فێم لێنێت دعاکەن فێم لێنێت چونکە من خۆم زۆر باسی مەسائل ئەخلاقیم کردووە بەڵام دعاکەن شەوێ هەر لە خۆ فێم لێنێ بێن باسی ئەخلاقیتان کەم کە ژنتان کشتان چیەکەن و چی ناکەن هەر دوعام بۆ بکەن لە خوا بپارێنەوە هیچ کاتێ هەوڵمێن ئارا مەحمەد و ڕەبکەن چونکە کە زۆر ئازارتان دام من قەت خۆم لە قەڵی ژیانی شخصی هیچ کەسێ نادەم بەڕاستی هەتا هی مەسئولەکانیش بەڵام کە زۆر ئەوەتان کرد ئیتر بە هەمووتان ئەڵێم بە شێخ ئەحمەدی نۆکان ئەڵێم بە سامانی غاز ئەڵێم بە مەلیوانی هین ئەڵێم بە عەباس ئەڵێم بە هێمن ئەڵێم بە فڵانە فیساکان بە هەمووتان ئەڵێم بە هەموو بە گۆرەوی فرۆش ئەڵێم گۆرەوی فرۆشەکە ناوی چی ئەمریکا چەند جار باسیەکەم بە هەمووتان ئەڵێم قەسەم بەخوا هەر کەسێکتان بچووکترین ئازاری ئەو ئارا مەحمەدە بدا خواوەچی ژووری نووسنەکانتان بێ ئەخلاقیەکانتان پارەکە ئەیەن بە ژنان و بە کچان تەلەفۆنتان بۆ کام ژن کردووە بۆ کام کشتان کردووە تەکلیفتان لە کێ کردووە شەوانە چی ئەکەن قەسەم بەخوا هەر هەموویتان بۆ ئەخەمە ئەو لایڤە دەهۆڵێ ئەگرن بەدەستمەوە یەک دەهۆڵتان بخۆ تازە من هەموو شتێکم هیچ نییە لێ بتەسم بەڕاستی کار هیچ تەواو کوردستانە لێم حرام بووە کەس و کارە هیچیشی نامناسی ئێستا کاکە لە بەرەوەی 27 ساڵە هاتوون بە قوربانتان بم تەواو خواوەچی تەنها یەکێکتان
یەکشت بەرامبەر بەم ئارامەحمە هەنگاو هەڵبێنێت خواوەکی دەهۆڵێ ئەخەمە بندەسم دنگ 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 وەکو ئەوەی کە هی لێیە ئەوەی کە لە پاشێوە لێ ئەدرێ حیاتم بۆ ناهێڵم بۆ خواوەکی حیات واتان لێ یەکەم ژنەکانتان ڕاکەن لێتان باش نییە ئاگام لە هەمووتان بەخوا ئەوە تەلەفۆنتان بۆ ژن کردووە ئاگام لێیە با باش بیزان تێگەن چاک چاک ئەزان بتن جا دوعاکەن ئەو فێم لێنێت کە فێم لێ خەتەرە بەڕاستی خەتەرە ئەرەوە قەت نەکەن هەرچیەکەم و بڵێن ئارامەحمە ڕاستەکە چونکە مەمنون بن بەم قسانە ها بەم قسانە مەمنون بن نەک بەشتی تر ئەرەوە مەمنون بن کەڵێم دز کە ئەوی ترموت ئیتر حیاتان پێوە نامێنێتەوە ئەوە دامناوە بۆ جێمی ئاخر شەو شۆگاتان خۆش بێ خواتان لەگەڵ حرمەتێکی زۆرم بۆ هەموو لایەکانەی عەزیزانی ئارامەحمەد خواتان لەگەڵ بێ چاوەکە بەخێرچن